نووسەر لە خاڵی هەشتاویەکە باسیەوە دەکات دەڵێ کەیف خۆش بە لە دەوروبەری ئەو کەسانی کە خۆشت دەوێن چێژ وەرگرە هەوڵ بدە چێژ وەرگرە هەنێ باوکەڵێ دکتۆر جان یان هەنێ ئافرەت بە تایبەتی گلەی ئەوە دەکەن دەڵێ دکتۆر لە سعات 8:09 پیاوی منە چێتە دەرەوە تا 12 ئەچێ بۆ قاوەخانەیەک ئەچێ بۆ چایخانەیەک بۆ شوێنێک دەسەکا بە نێرگەلە 12 دێتەوە بۆنی ڕۆژەڕێکە ڕامەت چێت چووە جەوی وەرگرتووە ئەوە تۆ ئەسڵەن بەڕاستی تۆ سیفەتی پیاوەتی و سیفەتی دروستبوونی خێزانێکی سەرکەوتوو لە تۆیان نییە تۆ یاسا ناخوێنیتەوە ئەزیزی دڵم تۆیەک بە ژنێک و بە کۆمەڵێ مناڵ و بە خانوویەک و بە خوشک و برا و بە خزمەکە نزیکانی خۆت مرتاح نابی بە چوار گەنجێک بە شەڕە دووکەڵێک خۆت مرتاحەکەی تۆ کەسێکی سەرکەوتوو نیت خۆ بەوە نییە خۆت بە دنیا ناگۆڕیتەوە بەوە نییە خۆت بە فەیلسوف ناگۆڕیتەوە بەوە نییە ئەنتەریاد لێ دەیت و قسەی فەلسەفی ئەەکەیت بەڵێ تۆ یاسای ژیانت نەخوێنێتەوە بە یاسای ڕیچارد تێمپلەر تۆ دەبێت زۆر جار هەوڵ بدەیت چێژ وەکوڵە کەیف خۆش بی بەو کەسانی دەوروبەرت هەوڵ بدەیت وا بکەی کارێکی وا بکەیت تۆ ئەسڵەن سەر چاوی خۆشی بیت یعنی هەندێک باوک هەیە هەندێک پیاوم دوانووە لە کاکتۆر خێزانم چوار قسەی خواسایی نازانێ ئەی تۆ بیکە دەی زەحمەت نەبێت تۆ فێر قسەیکە دەی زەحمەت نەبێت تۆ قسەی خۆش بکە دەی زەحمەت نەبێت تۆ جەوێکی خۆش دەبەوە ناو ماڵ و مناڵەکان دروستکە بەعکسیشەوە ڕاستە ژنی واشەڵە ئەڵەم خوشکەکەم بۆچی تە ژوورە بۆچی تە متبەقەکە بۆ ناچی لەگەڵ پیاوی خۆتا لە ژووری میوانە لەکوێ دانیشی کاکتۆر بە 4 ساعات دانیشە بە دیارێ و قسە چوار قسە ناکە ئەی بۆ تۆ نایکەی کاتە تۆیەکی ژن و پیا و بە دوایەوە یاساکانی ژیانت خوێندەوە دەبێ هەمومان پێکەوە ئەبێ هەوڵ بدەین کەیف خۆش بین ئاسوودە بین و ببین جەوێ دروستکەین بۆ دڵخۆشکردن و بۆ ئاسوودەبوونی خۆمان و دەوروبەرمان